بەرەواری 11 یەکەم تاقیکردنەوەی پۆلە کۆتاکانی خولی یەکەم بەڕێوە چوو تا ئێستا بە هیچ گرفتێکمان نەبووە لە سنووری بەڕێوەبەتی گشتی پەروەردەی هەولێر 51650 قوتای بەشداری کردووە کە 811 هۆلی تاقیکردنەوەمان هەیە ڕێژەکە یاخود ژمارەکە بەراورد لەگە ساڵیان ڕابردوو بەڵێ زۆر زیادی کردووە بە حکمەوەی ئەم ساڵەکە ژمارەیەکی زیاتر قوتابی بەشداریان کردووە و داخلی تاقیکردنەوەکان بووینە سەبارەت بە ئامادەکاریەکان ئێمە هەماهەنگێکی تەواو هەیە و سەرجەم وەزارەتە پەیوەنددارەکان بە سوپاسەوە هاوکاری تەواومە بوون وەزارەتی خوێنەی باڵا چەند کۆلێژێک و چەند زانکۆیەکی ئەهلی بۆ دابین کردوینە کەەوە کار ئاسانی و هاوکاری تەواویان کردوینکەوە هۆڵەکانی ئەوەکو هۆڵی تاقیکردنەوە بەکار هاتووە و وەزارەتی کارەبا بە هەمان شێوە هاوکاری تەواوی کردووە بە دابینکردنی کارەبا وەزارەتی ناوخۆ کە بەرایانی پۆلیس و ئاسایش و مکافەها لە بۆ پاراستنی ئەمنیەتی هۆڵەکان و هەروەها وەزارەتی گواستنەوە گەیاندنیش کە بە بڕینی هێلی کارەبا وەکو ئاماژەم پێ کرد سەرجەم وەزارەتەکان هاوکار بوون ئێمەش وەکو وەزارەت پەروەردە ئامادەکاری تەواو کراوە لە ئامادەکردنی هۆڵەکان و هەروەها لە ڕێگای چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی بە تایبەتی ڕێکخراوی یونیسێف و چەند خواپێداوێک و خێرخوازێک تواندرا کەلوپەلی پێویست لە بۆ هۆڵەکان کەلوپەلی خۆپارێزی دابین بکرێت لە دەستکێش و دەمامەکەوە ئێستا لە سەرجەم هۆڵەکانی تاقیکردنەوە ئەمڕۆکە بەکار هات